باسی لەیلەت القەدر. لەیلەت القەدر هەر بە کوردیش هەر خەڵک هەر پێڵێ لەیلەت القەدر، بەڵام خۆی یعنی شەوی قەدر. شەوی قەدر گەورەترین شەوی ڕەمەزان، گەورەترین شەوی ساڵە، گەورەتر لە زیاتر لە 83 ساڵە تەنها شەوێک. یعنی ئەم لەیلەت القەدر بەتەنیا گەورەتر لە 83 ساڵ و 6 مانگ. کەچی مسلمانی غافڵ ئەو شەوەشی هەروکو شەوانی تر لێ ڕوە. یعنی زۆر حیفە وەختێک سەیرەکی کابرا خۆی عەزمی جەزم کردووە و ئیرادەی بەقوتەوە چاوەڕوانی شەوی لەیلەت القەدر. کەچی سەیرەکی ئەو لەیلەت القەدر فرسەتە بە قسەی لاوەکی بە دۆمینە بە کلااوێن کورێستا ئەو بیدعەتە تاغوتیەی فرانسۆ حەریری کە پارتی دای مەزران لە چاخانەکانی هەولێرە بۆی خەڵک نەچن بۆ تەراوی حسەش بەردەوامە تەمان کلااوێن و ئەوانە خەڵکیی تر حتا مسلمانی ملتەزم بەداخەوە غافڵە بێ یا سستە بێ ئەوی خوای لە یادە کەمتر لە نیوەی خەریکی خواپەرستیە، کەمێکیش لەوانە زیاد لە تەراوی حەکەیان نوێژی ترەکەن یا خواپەرستی ترەکەن. ئێخوای گەورەشە فەرمێ لەیلەت القەدر خەیر من ئەلف شەهر، شەوی قەدر چاکترە لە 1000 مانگ، یعنی لە 30,000 شەو و ڕۆژ. باشە کام شەوە لەیلەت القەدرە نازانی، بەڵام بە تەئکید لە دەشەوی کۆتایی ڕەمەزانایە لە تاکەکانیشایە 21 23 25 27 29 نازانین کامیانە، بەڵام لەم پێنج شەوەیە نازانین لە کام پێنج تاکەکەیە، بەڵام یەکێکە لەمان. ئەشێ ئەوەی ئێمە بە تاکی هەژمارەکەین جووتەکان بن، بۆیە فرسەتێکی گەورە کە ئینسان دەشەوەکە هەموو ئیستیفادەی لێ بکە. بۆیە زۆرینەی سەحابە و تابعین و عولەمای ئومەت ئەبینی دەشەوەکە ئاعتیکافیانە کرد بۆی شەو ڕۆژ لە مزگەوت بمێنەوە عیبادەتی خۆیان بکەن. باشتر وایە هەر دەشەوەکەی بە هەل بزانین، باشتر وایە بۆ شەو نوێژ خواپەرستی ئەو دەشەوە لێ ببڕین، مۆڵەت لە کارەکانمان وەربگرین لە ئێستاوە کەسێک کە ئیشەکە دەست لە کەسابەت هەڵبگرێ، ئەو شەوانە ئاعتیکافی تیا بکەین لە مزگەوت بە خواپەرستی بمێنینەوە ئەگەر گونجا. ئەمە هەلەو ڕەخساوە تا زۆرترین بڕی زەخیرەی قیامەت دابنین. چێڵە تا ڕەمەزانێکی ترەمێنین؟ چێڵێ نازانی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربارەی پاداشتی شەوی قەدر ئەفەرمێ وەکو لە حەدیثی صحیحی بوخاری و مسلمە هاتووە: من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک شەوی قەدر ئیماندارانە لە بەرخاتری خوای گەورە شەو نوێژ و خواپەرستی بکە لە هەموو گوناحەکانی پێشووی ئەبووری. ئێتخوا ئینسانی مسلمان ئەگەر بزانێ بەو دەشەوەی ئەخیر ئەو هەموو گوناحەی ساڵانی عمری پاکە بێتەوە، تخوا حەیف نییە نەیگرێ و نەیکا. یعنی چه هاندانێک لەمە زیاترە. سنەتیشە لە ڕەمەزانە بە تایبەتی لە دەشەوی دوایە بە تایبەتی تر لە شەوی قەدرە لە دوعایە بڵێن اللهم إنك عفو تحب العفو فاعف عني، وەکو لە حەدیثی صحیحە هاتووە کە شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لەبەر صحیحی سنن ترمذیە بە صحیحی داناوە. دوعاکردنەکەمانەمە بێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. خوایە تۆ خۆت عفووی خاوەن لێبوردنیت، لێبوردنت پێ خۆشە، خوایە لێم ببوورە لێم خۆش بە.